دەرچوانی زانکۆ پەیماگەکان یاریمی کوردستان تەواو بێیوا بوون حکوومەت دایان بمەزرێنێت تۆزە گومێدەیان بێت لە کەرتی تایبەت کارێکیان دەست بکەوێت. سەرۆکی دەستەی گەشتوگوزار یارێم دەڵێت لە ڕێگەی فۆرمێکەوەلی کار بۆ دەرچوانی گەشتوگوزار دابین دەکەن. ئەویش کەرتی تایبەت و کۆمپانیا گەشتاریەکان ناچار دەکەن دەرچوانی گەشتوگوزار وەک ڕێبەری گەشتیاری سوودیان لێ ببینن. ئەوەش لە ڕێگەی ڕایەنان و پاڵپشتی دەستەی گەشتوگوزار. لە هەفتەی داهاتووە ڕاگەاندنێک بڵاوەکەینەوە کە ئەوانەی ئارەزوومەندن، ئەوانەی دەرچووی گەشتوگوزارن، ئەوانەی ئەزمموی ڕێبەری گەشتیاریان هەیە ناونووس بکرێن بۆ ئەوەی خولی ڕاهێنانیان بۆ بکەینەوە و دەبن بە خاوەنی ناسنامەیەکی فەرمی خۆیان کە دەبنە ڕێبەری گەشتیاری و لەمە دووە چیتر گروپاتی گەشتیاری مندوبی عەرەبی نابێت لەگەڵ گروپەکانە ڕێبەرێکی گەشتیاری کوردستانی لەگەڵە بێ. بەشێو حەسەن نزیکەی 14 ساڵە خوێندنی تاو کردووە دەرچووی گەشتوگوزارە، بەڵام بەپێی یاسا چیتر بۆی نییە داوای دامەزراندن لە حکوومەت بکات. ڕاستە سوودە ئەگەیەنێت بەڵام بەدیلی دامەزراندن نییە بۆ من، چونکە منەوە نزیکی 14 ساڵە خوێندنم تاوا کردو لەوانەیە هەر ئەم ساڵ بۆم هەبێ داوای دامەزراندن کەم لە ڕووی قانونیەوە تەمەەن کە تێپەڕیق و شمول لە ناکات ناتوانانی دابمەزرەی. ئەوەندەی من دڵنیابم مناڵەکانیش تااقەتی خوێندنیان نەماوە نە گەورەکان. بڕۆ پرسیار لە مناڵێک بکە کە پرسیارە لێکاڵێ تۆ بۆ دانەمەزراوی ناتوانانی جوابی بیتەوە، ئەڵێ تۆ چەند ساڵ خوێندوتە بۆ دانەمەزراوی. دێمەکو تعیینبوون و دامەزراندن لە دایرەکانی حکوومەتان ناومێد بووین. ئەم بڕیار و پێشنیارکە کردویانشێکی زۆر باشە، بەڵام هەبیرمان نەچێ مەوزوعی کردی گەشتوگوزار کە بوارێکی فراوانە تەنها گەشتوگوزار لە واری تەرفیها. ئێمە ئێستا شتێکترمانە پێ گەشتوگوزاری ئاینی کە زۆر پێشکەوتووە لە کوردستانە و دەیان کۆمپانیا هەلە بوارە کار دەکەن. بۆیە من پێشنیارم دەکەم بەڕاستی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەری گشتی حەج و عومرە هەمانگی هاوکاریان هەبێ بۆ ئەوەی دەرچوانی گەشتوگوزار لەو کۆمپانیا و نووسنگانی گەشت و دایرەی حەج و عومرە کار بکەن و دابمەزرێن بۆی مودای شکاریان فراوان بێت. زیاتر لە 10 ساڵە حکوومەت دامەزراندنی ڕاگرتووە، بەڵام بەواستە و ژێربەژێری هەلی دامەزراندن بۆ کەسانی بەرپرس و دەستڕۆیشت و ڕەخسێنراوە. دەرچوانی گەشتوگوزاریش لە هەرێم ڕێژەیەکی کەمن، بەڵام تا ئێستا حکوومەت داینەمەزراندون. ساڵاناش بە هەزاران دەرچوو خوێندن لە زانکۆکانی هەرێم تاو دەکەن و بێکار دەچنەوە ماڵەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.